قەیرانی غاز لە سلێمانی سەری هەڵدایەوە. کارگەکانی غاز هۆشداری دەدەن لەوەی دۆخی غاز چارەسەر نەکرێت و بڕی پێدانی غاز بە کارگەکان زیاتر نەکرێت، سەرەی غاز دروست دەبێتەوە. لە کاتێکدا سلێمانی ڕۆژانە پێویستی بە 400 تەن غاز هەیە، بەڵام دەوترێت 240 تەن لە کارگەکان هەیە. ئەوەش خواستی سلێمانی دابین ناکات. ئێمە لێرەدا لایانی پەیوەندیدار ئاگادارەکەینەوە ئەگەر بەم جۆرە بڕوات بەم شێوەی ئێستا کە ئێمە تێداین شاری سلێمانی تووشی قەیرانێکە بێت کەس ناتوانێت سەر لەو قەیرانە دەربکات. هەموو کارگەکانی شاری سلێمانی ساڵانی ڕابردوو ئەم کاتە کەمترین غازی غەزنکراوی هەبوو بێت نزیکی 200 تەن بۆ 250 تەن تەن غازمان هەبووە. بەڵام لە ئێستایا کە من لەگەڵ ئێوەیە قساکەم کارگەکەی خودی خۆم 4 تەن غازی تێدایە. بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بێنە بەرچاوی خۆتان چ قەیرانێک ڕوو ئەیە لە شاری سلێمانی ناتوانین بەرە وەرزی سەرماسۆڵە بڕوین و بەو کەمیەتە غازی لە بەردەستماندایە ئیدارەی ئەو قەیرانە بین. بەڕێوبەری یەکەی نەوت و کانزاکان لە کارگەیەکی شاری سلێمانی ئیشارەت بەوەیە ئاڵێ تاوەکو ئێستا قەیران نییە. من لێرەوە لێیە پرسم بەس با جواب باتەوە با دیبەیتێکمان لەگەڵا ساز بکە. بەڕێوبەری نەوت و کانزاکان هەر کەناڵێک ئەوان اختیاریەکەن ئێمە چین بەرامبەریان دانیشین لێیانە پرسیم بزانین لە 1/7/2021 تاوەکو ئێستا قەیرانە یا قەیران نییە. وەکیلەکانی کەرکووکیان لە چەمچەماڵ پێمانە فرۆشتنەوە باشتو نیو. کارگەکانی غاز دەڵێن ئەوان لە دۆخێکی خراپدان، غازی پێویست بەردەست نییە بۆ سلێمانی. بەڕێوەبەراتی دابەشکردنی سوتەمەنیش دەڵێن گرفتی کەمی غاز نییە، بەڵام کارگەکانی غاز دەڵێن ئەوە ڕاست نییە و شارنەوەی ڕاستیەکانە. غاز دیار نامێنێت و بەشێکی دەڕواتە دەرەوەی وڵات و بەشێکیش دەدرێت بە بەنزیخانەکان. هەر بتلێکیشی ئەوان دەدەنەوە بە 15,000 دینار بە هاوڵاتیان. غازی تەواومان نادرێتێ. ئێمە زۆر کات هەفتەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بە گرانی کڕینەوە بە 8.5 کڕینەوە مەجبور بیین بە نانەوەکانیان بە هاوڵاتی بیین بە 9 لە کەرکووکە یەنین لە چەمچەماڵە یەنین لەمانەی کڕینەوە بە 8.5 وەکیلەکانی کەرکووکیان لە چەمچەماڵ پێمانە فرۆشتنەوە بە 8.5. ئێستش سەرانووسین ماڵی وایە 15 ڕۆژ بەری ناکەوێت 10 ڕۆژ بەری ناکەوێت. تەلەفۆنەکە ئاڵێم هەفتەی داهاتوو تەلەفۆن کەرەوە لەبەرەوەی هەر نازانم تۆ چیت چۆن ناوەکە بنووسم. 2 ساڵە لە شارەکانی هەرێم قەیرانی غاز دروست بووە. پێشتر پەرلەمانتاران ڕایان گەیاندبوو هۆکارەکەی ئەوەیە هەرێم غازەکەی خۆی بە وڵاتانی دراوسێ دەفرۆشێت و بەشی ناوخۆی لێ نادات. ئەگەر بۆ ئەم زستانەش گرفتی نەوت و غاز چارەسەر نەکرێت قەیرانێکی گەورەی سوتەمەنی جارێکی دیکە بەرۆکی هاوڵاتیان دەگرێتەوە. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.